أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. آمين آمين والحمد لله رب العالمين. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام. لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله
نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک وتاری ئەدا و لە جمعەی ئەنجام ئەدا و خوتبەی دەخوێندەوە، ئەو هەفتەیە چی ڕوویا بوو، مەشاکل چی بوو، گیر و گرفت چی بوو، دیاردەیەکی نامۆ شتێک پەیوەندی بە مسلمانانەوە هەیە لەو جمعەیە بە کورتی ئاماژەی پێدەکرد و خاڵی لاوازی دیاری دەکرد و نەخۆشیەکەی دیاری دەکرد و چارەسەری بۆ ئەدۆزیەوە و باسی مەشاکل و باسی گیر و گرفتی مسلمانانی دەکرد کە لەو هەفتەیەدا ڕوویاوە. بۆیە بەڕاستی پێویستە جمعەکان باسی غەمی خەڵک بن. ئیسلامی پیرۆز دینی دنیا و قیامەتی مرۆڤایەتیە، وەکو چۆن هاتووە قیامەتمان خۆش کات لە قیامەتە سەربەرز بین، ئیسلامی پیرۆز هاتووە بەرنامەمان بۆ دابنێت لە ژیانی دنیاشدا ژیانمان خۆش بێت. ئیسلامی پیرۆز دینی دنیا و قیامەتە، فێرمانەکات چۆن بژین، چۆن زڵم نەکەین، چۆن سنووری خۆمان بزانین، چۆن مافی یەکتری پێشێل نەکەین، چۆن ژیانێکی خۆشمان هەبێت کە لە دنیادا ژیانمان خۆش بێت، ئەتوانین خواپەرستی زیاتر بکەین. بۆیە پێویستە وتاری ئەمڕۆمان تەرخان بکەین بۆ ئەو مەشاکل و ئەو ڕووداوانەی کە لە وڵاتە ئەگوزەرێت حکوومەت و پەرلەمان بە ناوی چاکسازیەوە ئەنجامی ئەدەن و خەریکە لەوە زیاتر قڕ ئەکەن بەسەر فەقیر و هەژاردا. بۆیە پێم خۆش بوو لەم وتارەدا باسی غەمی خەڵک بکەم و باسی ئەوە بکەم کار بەدەست ئەبێت چۆن بێت، چۆن غەمی خەڵکی بخوات و ئەبێت چ ڕەوشتێکی تیانە بێت، چۆن خۆی بپارێزێت لەو خەسڵەتە ناشرینانەی کە نابێت تایە بێت. بۆیە لەم وتارەدا ئەچینە خزمەتی فەرموودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باستی ئەمڕۆ دەکات، کە هەڕەشەیەکی زۆر ترسناکە بۆ ئەوانەی جڵەوی ئەم خەڵکەیان بەدەستە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته. للرواياتك إمام مسلم دا أفرمي: ثم لا يجهد لهم ولا ينصح إلا حرم الله عليه الجنة. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: هەر بەندەیەک، هەر عەبدێک لە عەبدەکانی خوا، هەر بەندەیەک لە بەندەکانی خوا، خوای پەروەردگار کردی بە شوان و بە لێپسراوی کۆمەڵێ لە خەڵکی،
هەر عەبدێک خوای پەروەردگار کردی بە مەسئول، هەر عەبدێک بوو بە بەرپرسیاری خەڵکی، ئەو ڕۆژەی ئەو بەرپرسە مرد. لەو ڕۆژەدا کە مرد غەش و خیانەتی ئەکرد لە ژێردەستەکانی، هەوڵ و کۆشی بۆ نەئەدان، دڵسۆزیان نەبوو، نسح و ئامۆژگاری و دڵسۆزی بەکار نەهێنا بەرامبەر ژێردەستەکان و ڕەعیەت و گەلەکەی. ئەو عەبدە لەو ڕۆژەدا کە مرد غەشاش بوو، خائین بوو، درۆزن و درۆزدان و هەڵخەڵەتێن بوو، خوا حەرامی ئەکا لەسەری بڕواتە باشتەوە. جا ئەو عەبدە شوانی عام بێ وەکو کاربەدەستان و مەسئولین، یا شوانی خاص بێ وەکو بەرپرسی خانەوادە و پیاوی ماڵ. غەش پێچەوانەکەی نەسیحەت و دڵسۆزیە. هەوڵ نەدا بۆ نەجاتیان، هەوڵ نەدا بۆ ژیانی خۆشیان، هەوڵ نەدا بۆ ئەوەی وەکو خۆی بژین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەهەشتی لێ قەدەغەیە، ئەو کەسە بەهەشت نابینێت. بۆیە ئیمامی نەوەوی لە ڕافەی ئەم فەرموودەیەدا ئەفەرمێ غەش الرەعیە من کەبائر الذنوب. غەشکردن و فێڵکردن لە ژێردەستەکان و لە ئوممەتەکەت یەکێکە لە گوناحە کەبیرەکان. لما ترتب عليها من حرمان الجنة، چونکە بەهۆی غەش و خیانەتەوە وا ئەکا لە خاوەنەکەی کە مەحروم بێ لە بەهەشت بچێتە ئاگری دۆزەخەوە. بۆیە پێویستە ڕیعایەت، حفظی تیابێ، سیانەتی تیابێ، پاراستنی ئەو خەڵکە و پاراستنی کەرامەتیان، پاراستنی ژیانیان. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمومان بەرامبەر لەوانەی وا لە ژێردەستمانایە شوانین. مسڵمان گەورەترین خیانەت ئەوەیە خەڵک بە ئەمین و دەستپاکت بزانێت بەڵام تۆ غەشیان لێ بکەیت. هیچ خیانەتی ئەوەنە گەورە نییە. خەڵکی بتکا بە کاربەدەستی خۆی و دەنگت بۆ بدات و بتکا بە ڕئیس و ئەندام پەرلەمان و سەرۆک و وەزیر و ئەوانە، بە ئەمیندارت بزانێت تۆ غەشیان لێ بکەی. هیچ غەشێ، هیچ تاوانێک لای خوا ئەوەندە گەورە نییە. قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا. كوتاي سورة كهف كبيويست همو جمعيك سنة مسلمانان بيخوينن. خواهي پروردگار جل جلاله بپیغمبر فرميه صلى الله عليه وسلم أي پیغمبر صلى الله عليه وسلم بيان بلي أي أمتكم أي هاوڵەکانم، أي شوێن کەوتووەکانم، أي مسلمانان، هەواڵتان بەمێ، خەبەرتان بەمێ کێ زۆر خەسارەتمەندە لە کردەوەکانیدا، کێ زۆر مایە پوچە، کێ زۆر سەرگەندانە، خەسارەتمەندترین کەس کێیە؟ هەواڵتان بەمێ کێیە؟ کەسێکە کە لە ژیانی دنیادا خەریکی کردەوەیە بەڵام ڕێی گوم کردووە، کردەوەی خراپەکە وا ئەزانێت چاکی کردووە. قانون دائەنێت بۆ بەرژەوەندی خۆی بە خەڵکی ئەڵێت مەبەستم مەسلحەتی گەشتیە، بە قانون دزی ئەکا، بە یاسا دزی ئەکا. الذين ضل سعيهم في الحياة الدنيا، سعي و کۆشش و تێکۆشان و ماندووبوونیان گومڕاهیە، بەڵام وهم يحسبون أنهم يحسنون صنعا، وا حسابەکان وا گومانە بن، وا تێئەگەن کە کاری چاکیان ئەنجام داوە. درۆکردنی حکوومەت و پەرلەمان بە ناوی چاکسازیەوە،
خۆڵکردنە چاوی خەڵکی فەقیر و هەژار، گوێنەگرتن بۆ ئاه و ناڵەی کەم ئەندام و موچە بڕا و خانەنشینی داما و ماڵوێرانبوونی مسڵمانان، ماڵوێرانی بۆ ئەو مسڵمانەی کە دەنگی یاوە بەدەست، قوربەسەری بۆ ئەو مسڵمانەی بە دەنگەکەی تۆ خەڵکی دزیەکات، لە دزیەکەیە شەریک بی، بە ئەمینی بزانیت بەڵام خیانەتت لێ بکات. ئەمە یاسایەکە و لەم هەفتەیە دەرچووە مسڵمان. یاساکە کامەیە؟ ئەگەر ڕئیسی حکوومەت خانەنشین بوو 15 ملیۆن مانگانەیە خاتە گیرفانیەوە، جێگرەکەی خانەنشین بوو 12 ملیۆن، جەنابی وەزیر خانەنشین بوو 6 ملیۆن، جەنابی پەرلەمانتار خانەنشین بوو 4 ملیۆن مانگیە خاتە گیرفانیەوە و حساب بانکیان هەیە و هایلاف بۆ یەژین. ئاخر بە دەست چاکسازی ناکرێ مسڵمانەکان. 4 ساڵ دەوامەکەی 4 ساڵ وەزیری پەرلەمانتاری چۆن 4 ساڵ خزمەت سەرۆکی حکوومەتی جێگیری هەرچێگەی چۆن 4 ساڵ خزمەت مانگی 15 ملیۆن 6 ملیۆن 12 ملیۆن بۆ خۆت بە حەڵال ئەزانی. آخر پەرلەمانتاری و ڕئیسی حکوومەتی و وەزیری خۆ مهنە نییە، عەقدێکە لە بەینی میلەت و خەڵکە. کاتێ تەواو بووی تۆیان لابر لە ئیشەکەت بڕۆ سەر ئیشە کۆنەکەی خۆت، مامۆستا بوویت، مۆزدەف بوویت، حاکم بوویت، مامۆستای جامیعە بوویت، بڕۆ سەر ئیشەکەی خۆت ئیشکە. چۆنە بێ ئەمانە خانەنشین بکرێن؟ ئەمەی لەم وڵاتە ئاگوزەرێت لە هیچ وڵاتێکە ناگوزەرێت. مامۆستای ئاینی بوو ئەندام پەرلەمانی ئێستا کە 4 ساڵەکەت تەواو کرد، بڕۆ مزگەوتەکەی خۆت خزمەتی خۆت کە لێ ڕێگەی مینبەرەکەتەوە تەواوی تر. خانەنشینی چی؟ مامۆستای زانکۆی هەروەها. ئەم دزیە بە قانون ئەکرێت، ئەم خیانەتە لەم میلەتە بە قانون ئەنجامەدرێت. لە هەمان کاتە ئەم پەرلەمانە شڕۆڵەی خۆمان 2 ساڵە ئیفلیج بووە دەوامیان نەکردووە. پەرلەمانی چی و دیوەخان کەی دەوامیان کردووە؟ تەنها بۆ دەستبەرکردنەوەیەک، بۆ قانوندانانی غەڵەت، باسی شتی پڕوپوچ و یاسای پڕوپوچ. کەی پەرلەمانتاری ئاوا ئەبێ؟ کەی دەسەڵاتداری ئاوا ئەبێ؟ کەی حکومڕانی ئاوا ئەبێ؟ تۆ بڵێی خوای پەروەردگار ئاگای لە کەم ئەندامان نەبێت، ئاگای لە تەقاعود و موچەخۆری ظڵم لێکراو نەبێت. لە حاڵێکە لەو قانونەی کاتی پەرلەمانتار دەستی بۆربەر دەکاتەوە تایەتی کەم ئەندام 90,000 ئەدرێتێ مانگی. ئەمە ساڵێکی شەوەری نەگرتووە، مانگی 90,000 کەم ئەندام. تۆ سەیری ئەو زڵمە. تەقاعود چەند مانگە مەعاشی وەرنەگرت و خانەنشین. ئەی لە 12 مەعاشی موچەخۆرانتان گلدایەوە بۆ یاسای تەقاعودی. لە 2003 لە 12 مەعاشی موچەخۆر گلدرایەوە بۆ یاسای تەقاعودی کوا و سندوقە. چی لێ هات؟ بۆ کوێ چوو؟ بەرەو کوێ چوو؟ ئەبێ وتار غەمی ژیانی خەڵک بێت بەڕاستی. ئەبێ جمعە باسی غەم و ناڕەحەتی و ناسۆریەکانی خەڵک بێ. بۆ ئەمان لێ ئەکەن کار بەدەستان. بڵێ ئەوەنە خراپ بین، بڵێ خەتای خراپی خۆمان بێت، خوای پەروەردگار ئێوەی کردووە بە زەواڵ بۆمان، ئێمە زاڵم بین. بڵێ خەتای ئەوە بێت. ئای چەند جەریمەتی تاوانی درۆی حاکم گەورەیە. حاکمی درۆزن مؤامرە ئەکا لە شەعبەکەی، ئیدعای وەتەنیەت و نیشتیمان پەروەریشەکات. حاکم و کاربەدەستی درۆزن ماڵی میلەتەکەی ئەدزێت، ئیدعای ئەمینداریەتیش ئەکات. درۆ لای خوای پەروەردگار مەبغوضە، ڕقی لە درۆی خوای پەروەردگار. ئەی ئەگەر درۆکە درۆی حاکم بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: أربع من كن فيه فهو منافق. 4 صفەت هەیە لە هەر کەسێکا هەبێ دۆ کەسە تر دووڕووە. إذا حدث كذب، کاتێ قسەی کرد درۆکات. وإذا وعد أخلف، کاتێ بەڵێن و وعدی دا
نایباتە سەر وإذا عاهد غدر كاتك عهد پەیمانێکی دا غەدری لێەکە وإذا خاصم فجر کاتە دژمنایەتی کرد لە سنوور دەرئەچێت هەر کەسی ئەم چواشتەی تیابێتر دووڕووە پەنا بەخوا زانەکان دەفەرمون پێویستە پاشا و مەلیک و کاربەدەست بە دوور بێ لە 5 خەسڵەت 5 خەسڵەتی تیانە بێت یەکەم لا ينبغي أن يكون كذابا نابێ پەرلەمانتار وەزیر حکوومەت سەرۆک نابێ درۆزن بێت چونکە ئەگە درۆزن بوو وعدێکەدا بە میلەتەکەی نایباتە سەر دووهەم و نابێ بەخیل بێت ڕشت بێت چونکە بەخیل و ڕشت دڵسۆزی میلەت نییە ملەتش ئەویان خۆش ناوێت دێ مناسەحەت و دڵسۆزیش نابێ بەبێ ئەبێ ئیلا بکرێ بەرامبەر کاربەدەستان کە ئینسان بەخیل بوو مناسەحەی ناکرێت دڵسۆزی بەرامبەر ئەنجام نادرێت سێهەم لا ينبغي أن يكون حديدا نابێ ڕق بێ وەکو ئاسن دڵ ڕق بێت بێ ویژدان بێت بێ هەست و نەست بێت کەڕ و کوێر بێت فەقیر نەبینێت لە سیارەی جامتاریکا بێت نابێت بۆ ئاسمان بڕوانێت نابێت دڵی ڕق بێت چوارەم لا ينبغي أن يكون حسودا نابێ حەسوود بێت هەر پلە پۆست بۆ خۆی بێت لەم وڵاتی ئێمە یا پیاوی وا هەیە 3 وەزارەت دەبا بڕێوە 3 وەزارەت هاتریکێ وەزارەتی هەیە سەری ئەم وەزعە وەزیری فلانیش و فلانیش و فلانیشە شتی وا بێت ئەم حەسادەتە ئەم بەخالەتە پێنجەم ولا ينبغي أن يكون جبانا نابێ کاربەدەست ترسنۆک بێت وڵاتەکەی زایع بکات بۆیە بەڕاستی مسلمانەکان مەلیکی کەذاب پاشای درۆزن کاتی حەقیقەت لە خەڵکی ئەشارێتەوە باتڵ ئەکا بە سەواب لەبەر خاتری مادە لەبەر خاتری مانەوەی خۆی لەسەر کورسی بۆیە زانەکان دەفەرمون لە ڕاپەی فەرموودەکەدا بۆ هۆی ئەمەوە خوای پەروەردگار مەحرومی ئەکات لە نەزەری خۆی لە قیامەتە بەهۆی تاوانەوە بەهۆی سەرپێچیەوە ئەو حاکمە ئەو مەلیکە محروم ئەبێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار لە پێناوی مانەکەی خۆیدا لە پێناوی مانەوەی خۆدا شەعبەکەی ئەخەڵەتێنێت لە پێناوی پارەی حرامدا درۆ دەکات علەمایان فەرمون استحق أن يحرم من نظر الله ما دام هم تاوانا أنجامدا ترشياوي أو يدور به لرحمة إخوائي پروردگار فهو محروم من رحمة الله أو قاشايا أو راعية أو شوانا محروم لرحمة إخوائي پروردگار لكذبه وهو يدروكي وبالعنبر وشعبكي وهو محروم من لطف الله سبحانه وتعالى وهو بعيد عن توفيق الله لكذبه دور لموفق بون لتوفيق إخوائي پروردگار توفيق إخوائي پروردگار تو كاري بك بجاكي بك بدلصوزي بك درومك دلصوز بإخلاص التيابة خوا موفقد أكاد بلام أم حاكماني إيما لو اتكاركا موفق نبون توفيق إخوائي لكاركا يعنانية روش بروش خوش يعني من لد برو دواو أيها من نوا أبيني توفيق إخوائي يعني تخوا برسيارت خواي پروردگار خوشويسترين پیغمبري عليه الصلاة والسلام إبراهيم خليل الرحمن خلا هاتشي جمقا كانيتي هموي بنداتيان بو خوا كردوا نان راو بخليل الرحمن همو خلايا جسم إبراهيم 306 خلايا بو خوا صلحاو بوا خلاياك وجمقاكي نبوا سرپێکی خوا بکە ئیبراهیم خوای پەروەردگار عتاب و ڕەخنەی لێ ئەگرێ لەبەر خاتری کابرایەکی کافر لە ماڵ دانیشت بوو پیاوێکی کافر دای لە دەرگاکەیان دەرگای کردەوە وتی فەرمووی فەرموو وتی برسیمە هاتووم میوانداریم کەیت و نانێکم بیتێ
ئیبراهیمیش ئەوەندە دڵسۆز بوو بۆ دینەکەی خوا فەرمووی ئیمان بێنە بەخوا خزمەتت ئەەکەم ئەویش ئیمانی نەهێنا ڕۆی وتی ناخۆم ئەوانە ناخۆم خوای پەروەردگار عتابی لێگرت فەرمووی ئیبراهیم لماذا طردته من بابك ئیبراهیم بۆچی ئەو پیاوە برسیەت لەبەر دەم ماڵەکەی خۆتا دەرکرد ئیبراهیم فەرمووی یا ربی إنه ليس مؤمنا چونکە ئیمانی نەبوو خوا فەرمووی ئەی ئیبراهیم 40 ساڵە ئەم پیاوە سەرپێچی من ئەکارەستیە دەم جارێ بە گوێی تۆی نەکرد ڕزقت بڕی ئیبراهیم خۆی پێچایەوە بە پەلە کەوتە شوێنی ڕای کرد بە شوێنیە لحق برجل الكافر گەیشت بە پیاوە کافرەکە فەناداه بانگی لێ کرد وتی هاتووم داوای لێبوردنت لێ بکەم هاتووم میوانداریت بکەم هاتووم خزمەتت بکەم من عەفوو بکە و هەڵە بووم کێ ئیبراهیم فەرمووی پیاوەکەش لای کردەوە و وتی ما الذي جعلك تتغير هذا التغير المفاجئ هذا التغيير المفاجئ چی وای لێ کردی بە پەلە ئازا هەڵوێستت بگۆڕی خۆ تۆ لە ماڵەکەی خۆت نانت نەدامێ مەرجت بۆ دانام کە ئیمان بێنم بەخوا ئیبراهیم فەرمووی إن ربي عاتبني خوا ڕەخنەی لێگرتم عتابی لێگرتم لەبەر تۆ لأجل ما صنعت معك هاتووم بمبەخشە داوای لێبوردنەکەم با کافریش بیت بەڵام نابێ برسی لە وڵاتە هەبێت با کافریش بیت با سەرپێکی خواش بکەیت نابێ برسی بی ئەم شەو والله لا يؤمنوا والله لا يؤمنوا والله لا يؤمنوا پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ جار فەرمی سوێن بەخوا ئیمانی نییە وتیان کەی پێغەمبەری خوا فەرمی من بات شەبعان وجاره جائع کەسێ ئێوارە تێر بێت و دراوسەکەی برسی بێت کابرای کافر فەرمووتی ربك عاتبك أنت وأنت رسول في خواكي تو عتابي لێگرتی ڕەخنەی لێگرتی کە تۆ پێغەمبەریشی لەبەر خاتری من وأنا كافر وتي من كافريشم إبراهيم فرمي بلى قال نعم الرب رب يعاتب أحبابه من أجل أعدائه ئای چەند خوایەکی گەورەیە و چە خوایەکی چاکە ڕەخنە لە خۆشەویستەکانی ئەگرێ لەبەر خاتری دوژمنەکانی بۆ ئەوەی دوژمنەکانی برسی نەبن ڕەخنە لە خۆشەویستەکانی ئەگرێ یەکسەر ئیمانی هێنا منیش ئەڵێم ئەی کەم ئەندامی برسی گراو ئەی خانە نشینی زوڵم لێ کراوە موچە بڕاو ئەی مامۆستا سەربەرزەکانی مەکتەب داخراو کە ئێوە مەکتەبتاندا نەخستووە ئەم دەسەڵاتە فاشیلە دایخستووە حەزەکە هەموومان نەخوێنەوار بین جاهل بین نەفام بین بۆ ئەوەی کە نەزانین مافمان کامەیە ئەوان دایان خستووە حەقی خۆتان نادەنێت بۆ ئەوەی مەکتەب نەبێ خەڵک جاهل بێ ئەڵێم خوایەک ڕازی نابێت کافرێ لە زمانی ئیبراهیمە شەو برسی بێت خوایەک چۆن ڕازی ئەبێت کەم ئەندامێک دایبی نەبێ پێی هەڵگیرێت کەم ئەندامێک دەرزی نەبێ بۆ جەستەی کەم ئەندامێک پارەی نەبێت بۆ عەرەبانەکەی تەقاعودێک 4 مانگ موچەی نەبێت مامۆستایەک بێژیان بێت سەری شۆڕ بکرێت زەلیل بکرێت موچەخۆر بێژیان بێت خوا چۆن ئەمە قبوڵەکات حاشا وەکەلا خوا ڕازی نابێت چاوەڕێی شەقی خوا بن چاوەڕێی تۆڵەی خوا بن بەرامبەر بەم زاڵمانە بزانن خوا چۆن زەلیلیانەکات چۆن سەرشۆڕیانەکات چۆن ڕسوا بن بەرامبەر بە خەڵکی
چەند سوک و سەلیمە بن چاوەڕێ بن بزانن خوا چۆن شەقیانتی هەڵەدا پەلە مەکەن ئەلەیسە الصبح بقەریب پەلە مەکەن تۆڵەی خوای پەروەردگار خوا مەوڵەت ئەدا بەڵام ئیهمالکەر نییە خوا مەوڵەت ئەدات بەڵام ئیهمالی زاڵم ناکات چۆن قبوڵەکات خەڵکی بێژیان بێت خوا قبوڵی ناکات چاوەڕێ بن چاوەڕێی تۆڵەی خوا بن هەمیشە مامۆستاکان موچە خۆران کەم ئەندامان ئەم دوعایە زۆر بخوێنن حەسبی الله ونعم الوكيل حسبي الله ونعم الوكيل حسبي الله ونعم الوكيل دكتور محمد متولي الشعراوي أفرمي أزانا أجر كسيكي مظلوم أليت حسبي الله ونعم الوكيل يعني شيء يعني إنه رد ملف القضية من الأرض إلى قاضي السماء إنه رد ملف القضية من الأرض إلى قاضي السماء حسبي الله ونعم الوكيل يعني أوكس مظلوما ما فيش الكراوة قضيو ملفي قضية كي خوي محكمة كي خوي برز أكاتا ولا أرز لزي برز أكاتا بولاي محكمة آسمان من ده صلاة منية حسبي الله ونعم الوكيل ظلم لێ کراوە ئەمە زۆر بخوێنن ئیلا خوای پەروەردگار تۆڵە ئەسێنێ لە ستەمکاران لە گیرفان بڕان لە گیرفان پڕان لە نەوتخۆران لە وڵات فرۆشان ئەمە زۆر بخوێنن خۆت بە نوێنەری گەل بزانی بە پەرلەمانتار بزانی 4 ملیۆن بۆ خۆت بە حەڵاڵ بزانی 400,000 بۆ تەقاعد و خانەنشین کراو بە حەرام بزانی 4 ملیۆن بۆ خۆت بە حەڵاڵ بزانی مانگی 400,000 بۆم تەقاعد و خانەنشین بە حەرام بزانی دەنگی پێ نەدەی بیکەیتەوە بە 300 هەر نیشە ئەم یاسایەش پێویستە ئێمە دەسەڵاتمان نییە هەموو مەلەف و قەزیەکەمان بگەڕێنینەوە بۆ لای خوا لەم کاتی قبولبوونی دوعایەدا دوعا بکەین بپارێنەوە لە خوا بڵێن خوایە هەر کەسێ ستەممان لێ ئەکات قوتی ئەم خەڵکە ئەبڕێت ظڵم بەرامبەر بەم میلەتە ئەکا خوایە ئێمە دەسەڵاتمان نییە خوایە زەلیلیان کەی بێحورمەتیان کەی نەخۆشیان خەی یا رب العالمین ئەوەی کە ئەیدزن بیان بە دەردی و دەرمان لە خۆیان ناسەرفیکەن یا رب العالمین خوایە ئەوەی ستەممان لێ ئەکا خیانەتمان لێ ئەکا خوایە بێحورمەتی بکەین خوایە لە گوناحمان خۆش بکەین لە گوناحی باوک و دایکمان خۆش بکەین لە گوناحی مامۆستاکانمان خۆش بکەین خوایە شفای نەخۆشەکانمان بدەین خوایە شفای نەخۆشەکانمان بدەین خوایە شفای نەخۆشەکانمان بدەین گەنجێک نەخۆشە نەخۆشی گورچلەی هەیە نەخۆشی خراپی هەیە خوایە شیفای بدەین ئافرەتێک مشکلەی هەیە کێشەی عایلەیی هەیە خوایە کێشەی چارەسەر بکەین مسلمانێک ئەسیری هەیە خوایە بەرەڵای بکەین مسلمانێک قەرزارە خوایە قەرزی بۆ دەفع بکەین خوایە قەرزی مسلمانان دەفع بکەین ئافرەتێک لەم گەڕەکەیان نەخۆش و فەقەراتێکی خوایە شیفای بدەین یا ربی هەر کەسێ نەخۆشە و داماوەتۆ بە حاڵی ئەزانی ئێستا کاتی قبولبوونی دوعایە خوایە شیفای نەخۆشەکانمان بدەین مشکلەمان چارەسەر بکەین نیازی خێرمان جێبەجێ بکەین ئەوەی خائینە بەرامبەر بەم وڵاتە بە دین و ئەخلاقی ئەم وڵاتە بە سرەت و سامانی ئەم گەلە خوا بێحورمەتی بکەین کەرامەتی بشکێن لە ناوی بەری یا رب العالمین خوا دوعاکانمان گریا بکەین خوا ڕەحممان پێ بکەین ئەوەی چاکە بەرامبەر بەم وڵاتە خوا تایبەتی بکەین ئەوەی دیفاع لەم خات و خەڵکیەکە خوا ناجێقی بکەین خوا بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوا بە شەفاعەتی پێغەمبەرمان خەیر آمين الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 برحمتك يا أرحم الراحمين
لايف. آمين